کاسبکاران و پیشەوەرانی بازاڕی سلێمانی ئومێد و هیوایان لەسەر سەرکردایەتی نوێیە تا ئاوەڕی جدی لەبار و گوزەرانی ژیانیان بداتەوە وە خۆشیان ئاماژەی بۆ دەکەن یەکێتی هەڵقوڵاوی ناو جەماوەرە. ئەم ڕۆژکاتی ئەوەیە لە ڕێی ئەم سەرکردایەتیە نوێیەوە هەرچی دەکرێت و لە توانادا دەبێت کار بکرێت لە پێناو باشکردنی ژیان و گوزەرانی چینی کاسبکاران و پیشەوەراندا. ئێمە وەکو کاسبکارانی ناو شاری سلێمانی پەیامی ئێمە بۆ ئەو بەرابەڕێزانەی کە لە قۆناغی نوێ لە قۆناغێکی نوێ کە تەشیلەیەکی نوێیان کردووە هیوادارین لە جێگەی ئومێد و هیوا و ئاواتی گەنجی ئەم شارە بن. داوامان وایە لە هاوسەرۆکی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاوڕێ لە گەنجان و لە کاسبکارانی ناو شاری سلێمانی بدەنەوانێ و وەکو هەمیشەیی یەکێتی نیشتیمانی هەمیشە ئاوڕی داوەتەوە بەلای فەقیر و هەژار و کاسبکارانی ناو شاری سلێمانی و ئەمە وەکو کاسبکاری سلێمانی وەکو پیشەوەران داوا لە سەرکردایەتی نوێ دەکەین بەڕاستی لەمە هەیکە لە جوانە کە بێنە پێشەوە بە ناو کاسبکار. لە ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا کاسبکاران و پیشەوەران لە شاری سلێمانی ڕووی دەمیان دەکەنە سەرکردایەتی نوێ و داوایان لێ دەکەن. سەرکردایەتی نوێ پێویستە لەسەر هەمان بڕیار و ڕاستپاردەی مام درێژە بەکاری سیاسی و ڕێکخراوەیی و مەدەنی خۆی بدات تا لەو ڕێگەیەوە هیوا و ئامانجەکانیان کە دابینکردنی ژیانی ڕۆژانەی خۆیان و ماڵ و منداڵەکانیانە دەستەبەر بکرێت چونکە لە ڕابردوودا تەنها یەکێتی و ڕابەرەکەی بووە هەوڵی باشکردنی ژیان و خەمخۆری ئەم چینە دیارەی نێو کۆمەڵگە بووە. ئێمە خۆشحاڵین بە هاتنە پێشوەیەم جیرە تازەی سەرکردایەتی ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێمە خۆشحاڵین بە هاتنیان ئینشەڵا هیوای سەرکەوتنیان بۆ خوازیین بەس داواکارین ئیش و کاریان بۆ ئەوە بێ ئینشەڵا هەوڵ بن بۆ بژێوی هاوڵاتیان بەرەو پێش بەرن ئینشەڵا وەزعی خەڵک بەرەو باشی بەرن. وەک کاسبکاران و چینی فەقیر پەیامی ئەومان پێ بۆ ئەم چینە تازەی کە هاتوونەتە ناو یەکێتیوانە بە خوێنێکی گەرمەوە بە دڵێکی فراوانەوە و داوامان ئەوەیە بێنە ناو فەقیر و هەژار هاوکاری کاسبکار بن بە تایبەتی پیشەوەرانی ناو بازار. ئێمە وەکو چینی کاسبکاران داوا لە سەرکردایەتی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستانکەن ئاو ڕێکمان لێ بەرەوە بە تایبەتی لە دەستگەڕەکان و کاسبکاران یادی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو لایە پیرۆز بێ. ساڵیادی دامەزراندنی یەکێتی لە ئانوساتێکدا بەرز ڕادەگیرێت هەرچی کوردستان و عێراق و جیهانیشە ڕوبەڕووی چەندین پێشاتی نوێی سیاسی و ئابووری بۆتەوە بۆیە یەکێتی لە هەموو کات زیاتر داوا دەکات و هیوا دەخوازێت گشت پارت و لایەنە سیاسیەکانی هەرێم کێشە و ململانە سیاسیەکان وەلاوە بنێن و دەست لە ناو دەست بیر لە ڕێگە چارەی نوێ بکرێتەوە تا هاوڵاتیانی ئەم هەرێمە لەم قەیرانە ئابووریە سەختە دەرباز بکرێت و هەوڵی باشکردنی بژێوی هاوڵاتیان و موچەخۆرانی ئەم هەرێمە بدرێت. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.